وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ئەڵێت ئەگەر ڕێککەوتنی ئەتۆمی و هەڵگرتنی گەمارۆکان بگاتە ئەنجامی کۆتایی وڵاتەکەی ئامادەیە وزەی ئوروپا دابین بکات. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لە پرێس کۆنفرانسی هەفتانەی خۆیدا ڕایگەیاند ئێران سەرچاوەیەکی باشی وزەیە بۆ جیهان و ئەگەر ڕێککەوتنی ئەتۆمی ئیمزا بکرێت ئامادەن وزەی وڵاتانی ئوروپا دابین بکەن. بطور طبیعی بە شێوەی سروشتی و لەژێر کاریگەری قەیرانی ئۆکرایندا و ئەو کێشانی ئەوروپا بۆ دابینکردنی وزە هەیەتی ئەگەر ڕێککەوتنی ئەتۆمی بگاتە ئەنجام و گەمارۆ نایاسایەکانی سەر ئێران هەڵبژێرێت کۆماری ئیسلامی ئێران ئەتوانێت بەشێکی زیاتر لە پێداویستی وزەی ئەوروپا دابین بکات. وتەبێژی وەزارەتی دەرەوە هەروەها سەبارەت بە داواکاریەکانی ئێران لە دانوستانەکاندا ئەڵێت وڵاتەکەی داوای دوو گەرەنتی سەرەکی کردووە. ئێمە داوای دوو گەرەنتیمان کردووە. یەکێکیان هەڵۆشاندنەوەی گەمارەکان و دڵنیابوونەوەی لە دابینکردن و پاراستنی بەرژەوەندی ئابووری ئێران لەم ڕێکەوتنە بە شێوەیەک لە ڕووی ئابووریەوە سوودمەند بین. بەشی دووەمی گەرنتیەکان بابەتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و دڵنیابوونەوەیە لە دوورکەوتنەوەی ئەم ئاژانسە لە ڕوانگەی بڕیاری سیاسی. ناسر کەنعانی هەروەها سەبارەت بە ڕووداوەکانی ئەم دوایەی عێراق تەکیدی کردەوە کە ئەمن و ئاسایش و سەقامگیری عێراق نەتەنها بۆ ئێران بەڵکو بۆ پێشکەوتنی ناوچەکە پێویستە و کۆماری ئیسلامی ئێرانیش هەموو هەوڵێکی خۆی لەم پێناوەدا ئەخاتە گەڕ. ڕووداوەکانی عێراق لای ئێمە زۆر گرنگە. ئێمە بۆ چونمان وایە عێراق وڵاتێکی زۆر گرنگی ناوچەکەیە و ئەمن و ئاسایش و سەقامگیری عێراق بۆ پێشکەوتنی ناوچەکە زۆر گرنگە و ئەشتوانێت کاریگەری هەبێت لەسەر ڕووداوە ئابووری و سیاسی و ئەمنیەکانی ناوچەکە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەمڕۆ ڕایگەیاند وڵاتەکەی ئامادەی ڕێکەوتنە و هەروەها باسی لەوە کرد کە ئەگەر بێت و ئەمریکاش نیازپاکی و خواستی خۆی بۆ گەیشتن بە ڕێکەوتن بسەلمێنێت وڵاتی ئێران ئامادەیە لە زووترین کاتدا ڕێکەوتنی ئەتۆمی ئیمزا بکات. ئەمەش مسەجێکی نوێ و تازە ئێرانە بۆ ئەمریکا و چاوەڕوانی کۆمەلگای ئێرانیشە بۆ گەیشتن بە نەتیجەی ماراتۆنی ئەتۆمی. ساما سلێمانی، کورتسات نیوز، تاران.